سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن داوای لێبوردن دەکەم کە تووشی و پەسی و هەڵامە توشتە بووم دەنگم بڕێک بەگوێمان ناخۆشە بەڵام میوانی بەرنامەکەم ئەوەندە بوێرە ئەوەندە چاونەترسە ئەوەندە دلێرە هەر کاتێک دەچێتە سەر ستێجی ڕکابەری من پڕ بەدڵ دەحەسێمەوە چونکە ئەو گەنجێکی تەواو کوردانەیە ئەمڕۆ دەمان هەوێ باس لە ئاست و توانای پاڵەوانانی کورد لە هونەری وەرچە بەرگریە تێکەڵاوەکان واتە MMA بکەین بۆ ئەم بەرنامەیە کاکە محەممەد فەرحان خدر پاڵەوانی پیشەگەر و پۆرفشناڵی هونەری بەرگری تێکەڵاوی MMA بان کردووە لە هەولێر لە دڵی کوردستانەوە لە خزمەتی داین تایمی بەرنامەکە ئەوەندە زۆر نییە کە من زۆر درێژە پێدم ڕێک دەچمە ناو پرسیارەکان کاک محەممەد سڵاوی من بۆ جەنابت و بۆ هەموو کەرکووکێکان سپاس کاک محەممەد دەستت خۆش بێ پێ هەڵدانەکە زۆر گەورە بسپاست دەکەم لە گەوری خۆتە دەستت خۆش بێ کاک محەممەد من دەم هەوێ سەرەتا جەنابەت کورتەیەک باسی ئەم وەرزشەمان بۆ بکەی هەرچەند ئەو جوورێکە باسم کرد زۆر بوێرانە و دلێرانەیە و کەسی تایبەت بە خۆی دەوێت بەڵام چ تایبەتمەندێکی هەیە جیاوازی ئەو لەگەڵ تایکواندۆ لەگەڵ کاراتی لەگەڵ وەرزشەکانی کە جەنگین بەڵام ئێمە دەڵێن بەرگری بەڵێ کاک محەممەد ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو سەرەتا باسی یاریەکە بکەین کە لە کۆنەوە یاری MMA ئەتوانم بڵێم کە کۆنترین یاری هونەری جەنگیە لەبەرەوەی هەر کاتێک کە دوو مرۆڤ لە کۆنەوە کە ویست بێتیان بەیەکەوە شەڕ بکەن یان ڕکابەرایەتێ بکەن هیچ یاسایەک نەبوو لە نێوانیاندا واتە یاسایەک نەبوو وەکو شێوەکانی مەسەرەن بۆ بڵێ کاراتی بێت تایکواندۆ بێ شتێک نەبوو بە ناوی یاساوە ئەوان شەڕیان کردو بەیەکەوە بە شێوەیەکی ئازاد بە شێوازی ستایلی MMA ئێستاکانە واتە توانین بگەڕێنەوە بۆ مێژوو بڵێن MMA کۆنترین هونەری بەرگریە واتە بۆ گەڕانەوەی شەڕی دوو مرۆڤ ئەتوانین بیگەڕێنەوە بەڵام ئێستا هەندێک یاسای تێدا جیاوازترە بەڵام ئێستا هەندێک یاسا هەیە باز دەکەم بەڵێ لە ساڵی بەڵێ زیاتر لە ساڵی 1993ەوە ئیتر پیشەگەر کرا وردە یاریەکانی جودیسۆی بەرازیلی و سامبۆ و بۆکسینگ و کیک بۆکس و کاراتی و جودیسۆ و جۆدۆ هاتنە ناو یاریەکەوە لە ڕێکخراوێکدا کۆیان کردنەوە کە ڕکابەراتیان کرد لەو کاتەوە ئیتر وردە یاسای بۆ دانرا بۆ نمونە ئێستا یاساکان ڕەنگە لە بەرچاوی بینەر تۆزێک شتێکی غەریب بێ یاساک نەبیدرێت لە ناو یاریەکە بەڵام یاسایکی زۆری تێدایە ئەگەر دوایی کرا بە کورتی باسی یاسایەکان دەکەین دەستت خۆش بێ لە کوردستان تا چەند ئەم وەرزشە لە ئەنگری هەیە و هەم وەکو یاریزان هەمووکو هاندەر ئەو کاتەی جەنابەت لە فیس تو فیس چاو لە ڕکابەرێک دەکەی و ئاڵای کوردستانیشت پێەیە دەتهەوێ بیبیتەوە ئەو هوتافی هاندەرانە چۆن دەبینی؟ وڵا بە تاکید ئێستاکانە لە کوردستان لە چاو چەند ساڵێک بەر لە ئێستا زۆر زیاتر بینەری زیادی کردووە زیاتر خەڵک چاوی لەسەر یاری MMA ئەوە هیچ لە وڵاتانی دەرەوە ئێستاکانە لە ڕیزبەندی یەکەمینە لە ڕووی بینەرەوە لە ڕووی ڕیکلامەوە لە ڕووی یاریزانەوە ئێستاکانش لە کوردستان وردەوە زۆر زیاد لە چاو ساڵانی ڕابردوو خەڵک چاوی لەسەرەتی زیاتر هاندەری هەیە یاریزانی زۆر زیاترە دەستت خۆش بێ ئەو کاتێک کە جەنابێت ڕکابەرێک هەیە خەڵک بەڕاستی وابزانم زۆر بە حەز و ئارەزووە دیێن سەیری یاریەکە دەکەن چی ئەم یاریە لای بینەر چێژبەخشە لێدانەکانێتی بە دەوری یەک سوڕانەکەیەتی چونکە هەرو جوورێک کە دەڵم چێژێکی تایبەت بەخۆی هەیە و تێکەڵاوێکە لە هەندێ وەرزش بۆ نمونە هونەری جودۆی تێدایە تایکواندۆی تێدایەوە چەند وەرچێک کە تۆ باست کرد وڵی ئەوەی ڕاستی بێ کاک محەممەد ئەگەڕێتەوە سەر یاریزانەکە شۆی یاریزانەکە ئەو یاریزانە تا چەندێک بینەری هەیە هەزاران یاریزان هەیە مەسەلەن بۆ نمونە ئەقدی یاریەکەی کە لە دەرەوە ئەیکا بە دۆڕاوی زۆر زیاترە مەسەلەن دەقاتی بەرامبەرەکەی بە براوەردێک لە بەرەوەی ئەو یاریزانە هاندەری زیاتری هەیە خەڵک زیاتر تام و چێژ لە یاریەکەی دەکات ئیتر لێرەش بە هەمان شێوەیە چەند یاریزانێکمان هەیە کە بەم شێوەیە هاندەرێکی زۆریان هەیە بۆ نمونە یەکەم جار کە دەستمان بە یاری کرد من بۆ خۆم تەبی خۆم وایە بە شێوازێکی جیاوازتر یعنی یاریەکە
یاریەکە دەکەم فیس و فیسەکەم جیاوازترە ڕکابەرایەتی دەکەم بە جددی ئیتر ئەم یاریە هونەرێ جەنگانش خەڵک حەزی بەم شتانەیە حەزی بە هۆسەکەیەتی حەزی بۆ نیە یاریزانێ بە کزی بڕوا یاریشی جوان بێ ئەگەر بێت و ناو سەحەبچێ یاریەکە بکاو بە کزی بڕواتە دەرەوە ئەمە لە کەمی بینەر کەم دەکاتەوە. کاک محەممەد پیاو ناوێرێت چاو لە چاوت بکە بە قەولی کابراکوتنی زۆر خەشێنی ئەو فیسە دوای باسی دەکەین ئەو کاتێک کە دوو یاریزان فیس تو فیس دەبێ چی بە یەکتر دەڵێن چۆن سەیری یەکتر دەکەن ئایا دەکرێت لە فیس ینی سیرکردنی فیس ئایا بزانی تۆ بەسەریدا زاڵیانە. کاک محەممەد وەرزشەکەی ئێوە ئایا مەتەرسی تێدایە بۆ نمونە لێدانێک لێ بدرێ و کابرا هەڵنەستێتەوە؟ شتیوا ڕووی نەداوە مەسەلەن بۆ نمونە هەموو ئەگەر بێت و حسابی سەلامەتی بکەین پێم وای هیچ کەسە سەلامەت نیە لەسەر ئەم کوڕی زەویێدا سەلامەتی لە ماڵەوە بە شەرێک تووشی نەخۆشێک دەبێت دەمرێت لەسەر جادە سیارە لێیدا لە تۆپی پێدا چەندین یاریزان پساو مردووە لە یاریەکانی ڕاکردن و مەیداندا کەمترین یاریزان پێم وایە لە هونەری جەنگیدا تووشی حالەتی مردن بوو بێت ئەمە داتایەک نییە بەسەنە بۆ مەترسیدار بوون چونکە هەموو کەسێک مەترسی مردنی لەسرە بەڵام وەکو ئیسابەش هەر وەکو یاریەکانی ترپێکانەکانی شتێکی ئاساییە ئەم جسمە ڕادێ لە شێوازی لێدانەکان بۆ نمونە من خۆم شخصی خۆم ڕۆژانە زۆربەی کا دوو شەفت بۆ سێ شەفت تەمرین دەکەم سەرڕای ئەوەی ڕیسلینگ دەکەم لە نادی سەورە یاریزانی نادی سەورەم لێرە کە هەزاران جار یەکتری هەڵدەگرین لەسەر سەرەکەوینەوە عرس ئەمە پەیوەندی بە تەبعی ئەو کەسەوە هەیە ڕۆژانە وای لێ دێ یاریزانەکە تووشی ئیسابە نابێت بەڵام کە یەک ڕۆژێک بڕۆم بۆ تۆپی پێ باوەڕ بکە کە بەیانی دێم و هەموو گیانم ژانەکە هەستەکەم شەقیان لێم داوە ئەمە تۆپی پێیامش آخر کە تۆ دەچیت یاری تۆپی پێ دەکەی بێ ئەوەی کە خۆت گەرم دابێنی دەڵێ ئێستا دووسێ گۆڵ دەکەم من مێسیم ڕۆناڵدۆم بەڵام دەبینی نا ئەو وەرزشیش جاری وایە دەبینی هەندێک وەرزش هەیە تایمەکەی کەمە دوو سێ خولەکیە بڕات هەبێ بەقەدەر دوو یاری تۆپی پێ یاریزان ماندوو دەکا و شەکەت دەکا. کاک محەممەد ئێوە وەکو وەرزشوانێکی پیشەگەر لەلایەن کام یەکێتیەوە باوەڕ پێکراون ئایا یەکێتیەکی تایبەتیتان هەیە سەر بەخۆن چۆنە دەمهێ ئەوە ڕوونکردنەوەیەکێ بۆی کە ئەو خەڵکەی کە دەیهوێ بێت ڕوو لە مەرچە بکات بزانێت کە سەر بە یەکێتیەکەیە یانە. پرسیارەکەت زۆر باش کاک محەممەد خاستن لەم کاتەیە سیرکە ئێمە دوو بەشی یەکێتیمان هەیە یەکێتێکمان هەیە سەر بە ئۆلمپیاتی بەغدایە کە ئیتحادی عێراقیە ئەمە ئۆلمپیات ئێمە لە هەمان کاتدا وەکو کورد ئێمە ناوەندی وەرزشی کوردستانمان هەیە کە مۆڵەتی ڕسمی لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە ئێمە چالاشەکانی خۆمان لە ڕێگەی ناوەندی وەرشی کوردستانەوە دەکەین ئەمە 6 ئیڤنتی پرۆفشنالی کردووە کەشتیوە بە حیاتی عێراق نەیتوان لەم تواناییدا نەبوو بیکە کە ئیڤنتەکان ئەوەنە باڵا بوونە لە ئاستی ئیڤنتە پرۆفشناڵەکانی دەولەی عەرەبی و جیهانی بوونە ولا RFL بە هەمان شێوە لە کیک بۆکس و بۆکسینگ و لە ساندا و لە هەموو یاریەکاندا سیرکە 6 ئیڤنتی زۆر گەورەی کردووە کە ئەمە هەرگیز لە توانای عێراقدانە ئێمە لە پێش هەموو یەکێتیەکانەوەین ئێمە ناوەندێکین سەرڕای ئەوەی کە ئیتحادی عێراقی هاتووە بتوڵی ئەندیەی لە سلێمانی کردووە ناوەندی وەرشی کوردستان سپۆنسەری کردووە هاوکاری کردووە هۆڵی بۆ دابین کردووە هەموو پێداویستەکانی بۆ دابین کردووە سەرڕای ئەوەش کە ئێمە هەر کارێک دەکەین یەکێتیەکانی ئیتحادی عێراقی دژایەتیمان دەکەن ینی قەت هاوکار نەبوونە باشە ئەو دژایەتیکردنە بۆ چییە سەرچیە لەم بابەتانە ئەو دژایەتیکردنە بۆ چییە کردنە جیاتی شخصیە بوونمە چەند کەسێک بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی دەیەوێ ئەم ئیشانە بکە مەسەلەن بۆ نمونە دەست بگرێ بەسەر شتێکدا کە هین ئەو نییە کە لە توانای ئەودانێ بۆ بەرژەوەندی شخصی خۆی تەگەرە بخاتە ناو ئیشەکانی ناوەندی وەرزشی کوردستان کە لەخوا بەزادە ناشتوان لەبەرەوەی توانایکی گەورەی هەیە ئیشەکانی زۆر گەورەیە پیشەگەرانەیە هەتاوەکو ئێستا باوەڕکەمەی لە تاریخ لە مێژوو لەوەتی هەیە کوردستان قەت پاڵەوانێتی و بۆم شێوەنە بۆ یاریزانیش من شخصی خۆم لە چەند ساڵ یاریم کرد چەندین ساڵ داوای یاریزانم کرد لە دەرەوە لە هەر شوێنێ کەس هەر نەشمی دەناسی باوەڕکە لە شارەکەی خۆشمان ڕەنگە بڵێم لە کەرکووکیش دەوروبەرەکەی خۆمی لە دەرچێک کەس نەمەندێناس بەڵام لەوانەوە لە ڕێگەی سیڤڵەوە توڵە پرۆفشناڵەکانەوە یاری دەرەوەمان بۆ ڕێک معسکەراتی دەرەوەمان بۆ کرا پاڵەوانی دەرەوە هاتە ناو داخلی یاریەکانەوە ئیتر تەلەڤیزۆنەکان بەشداریان کرد ئیشەکە گەورە بوو لە ڕێناوەندی وەرزشی کوردستانەوە ئێمە ناسراین بە هەموو جیهاندا بە عێراقدا دەستت خۆش بێ بەڵام ئەوەی تێبینیە بۆچی مناڵان و گەنجان
نەبراون بۆ پاڵەوانێتی نێودەوڵەتی هەرچەند خۆت دەزانی وەرزش سەرەتا دەبێ مناڵ خۆی تێدا ببینێتەوە خۆی پێ بگەێنێ ئەگەر ڕکابەری نەبینێ ڕکابەری نێودەوڵەتی نەبینێ ڕەنگە و ئاستەی کە دەبێ پێشکەشی بکات بۆی پێشکەش ناکردوێت. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ سەر چێژەکانی پەیوەندی بە ئیتحادی عێراقی لەبەرەوەی کە من یاریزانی خۆم تیمەکەی خۆم ئەگەر لە کەرکووکە چوار یاریزانم هەیە کە یاریزانی ینی یاریزانی بەردەچی خۆم من لە سەرەتاوە خۆم هەوڵم لەگەڵیان داداوە هەموو یاریەکانیان باوەڕ بکە نزیکەی 73 یاریان کردووە بەبێ دۆڕان هیچ یاریزانێک لە عێراق نەیتوانی بەرامبەریان یەک جەولە تەواو بکە کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ کورد هەر چواریان پلەی یەکەم بوون هەر دانەیەکیان زیاتر لە 15 جار لە عێراق یەکەم بووە کەچی بتوڵی عالم ئیتحادی عێراقی چوار یاریزانی بەغدای بردووە بۆ بتوڵی عالم یاریزانەکانی من نەبوو ئەوەی کە بە یاریزانی من دۆڕاوە لە بتوڵی عالمە یاری کردو بەڵام یاریزانەکەی من یاری نەکردووە سێرەم ئەمە کارەساتە خۆی یەکەمەکە لە ماڵەوەیە پلەی دووەمەکە و سێمەکە لە بتوڵی عالم یاری دەکە و هیچ نەتیجەیەکیشیان نێناوە من وای بۆ دەچێم بەتایبەت لە وەرزش کوردبوون کێشە بێ ئەرێ هەر بەڕاست کوردبوون لە وەرزشەکەی ئێوەدا کێشەیە کوردبوون هەر لەسەر کوڕی ئارزیدا کێشەیە باوەڕ بکە لە هەر کارێکدا ئەگەر تو لە هەر شوێنێکدا کوردبی کێشەیە ئێستاکانە من بۆ خۆت دەزانی من مستەشاری مدەڕیبین بووم لە ئیتحادی عێراقیەوە لەسەر کێشەی کوردبوون من وازم لێ دەستم لە کار کێشایەوە بە داوای خۆم دەستم لە کار کێشایەوە لەسەر کوردبوون یاریزانە کوردەکان زوڵمیان لێ دەکرێت لەسەر داوای کورد لەسەر حەقی کورد بە جواب هاتووم بۆتە کێشە لە یاریەکەمان هەزاران یاریزانی کورد مەغدورە باوەڕکە یعنی کارەساتی زۆر زۆر گەورەیە کوردبوون لە وڵاتەیە سپاس بەخوا ئێستا ئەگەر بێت و ئێمە ئەو ناوەندەمان نەبایە هەر یەکجاری یاریەکانمان هەر لە ناو دەچوونەک مەغدور دەبووین هەر لە ناو دەچوو ئێستا هەر باشەوەش دەکەین. کاک محەممەد ئەو کێشەیە ئایا بۆ ناگەڕێتەوە ئەوەی کە یاریزانێکی کورد پڕ بەدڵ حەز دەکات بە ئاڵای کوردستانەوە بە ئاڵای کوردستان کە ڕەمزی کوردایەتە ڕەمزی مرۆڤایەتی ئێمەی کووردە بچێت بەشداری لەم پاڵەوانەتیانە بکات هەر چۆنێکی هەبێت ئەم ئاڵایە لەگەڵ خۆی دەبات کاکە دایکی من ئەمری خوای کرد کوتی بە ئاڵای کوردستانەوە بمنێژە خۆ ئەو دایکەی من خۆ کەسێکی سیاسی نەبووە ئەوە بەشێکە لە ئێمە بەشێکە لە ژیانی ئێمە ئەم ئاڵایە پیرۆزە لای هەر تاکێکی کورد جا سەر بە هەر حیزبێکی بێ پارتی بێ یەکێتی بێ هەر شتێکی بێ زۆرتر بۆ ئەو ئاڵایە ناگەڕێتەوە ئەوەی کە تۆش لەوێ بۆ نمونەوە هەستە کوردایەتێت وای کرد کە زۆر تەگەرە تەنگەژە بخەنە بەرپێت و جەنابی شت وازبێنی ئەزانین چۆنە کاک محەممەد با هیچ چۆن بڵێ فلتەر و ئەم شتانە زۆر دانەنێ ئەم شتە پێویستی بە فلتەر نییە ئەوەی کە ئاڵاکەی خۆش نەوێت ئەو ئاڵایە شەرەفیتی ینی تۆ حسابیەوە بکە ئەو ئاڵایە ڕەمزی توێ شەرەفی ئەو یاریزانەیە ئەگەر بێت و ئامادە نەبێ ینی ئەو ئاڵایە هەڵگرێ کەواتە ئەبێ هەتاوەکو دەمرێ ئەو شەرەفە بەدەست نێنێ تر چۆن دەژیە مە کەیفی خۆیەتی پەیوەندی بەخۆیت یعنی ناتوانێت بێت خاوەنی ئەو شەرەفە ئیتر گرنگ نییە یاریش لەوانەیە شتێک بێ ئێمە ناتوانین 5 ساڵی تر بەردەوامی یاری بەڵام باش شەرەفەکەمان بمێنێتەوە ئەگەر هیچمان بۆ نەکرێ بڵین کە سەردەمانێک ئێمە یاریمان کرد بە شەرەفەوە یاریمان کرد باوەڕ بکە سەرۆکی یەکێتی هەولێر دوور خرایەوە ئێمەمەی لەبەر ئەوەی کتابەکی کردوتی ئەبێ یاریزانی کورد بە ئاڵای کوردستانەوە لە بتوڵەکانی دەرەوە و لە عێراق و لە هەموو شوێنێ بە ئاڵای کوردستانەوە یاری بکە ئیتر هەر ئەوەندەی گوت لە یەکێتێکە دەریان کرد زۆر قسەیان لەسەری کرد دنیاک کێشیان بۆ دروست کرد کە ئەستان ئەو کابرای مەجبوریە و ئیشەش نەبوو بەڵام هەر لەبەر ئەوەی کوردبوونی هەڵبژارد داوای ئاڵای کوردستانی کرد حەز ناکەم ناوەکەشی بێنم خۆتان ڕەنگ بکات لایەنی حزبی هیچ پەیوەندی بۆ بابەتۆنی لەبەرەوەی ڕەنگە و حزبێک بێ ئەوانی تر حزبێک ئێمە لە کوردستان هەمومان بەیەکەوە هەوڵمان داوە ئەو کابراش لەسەر کوردبوون لەسەر ئاڵای کوردستان دوور خراوە کەسی هیچ کەس هەر دەستخۆشی لێ نەکرد ئەوەی هەمومان لە دەوری یەک کۆ دەکاتەوە ئاڵای کوردستانە نیشتمانە خاکە ئەوەی کە هەزاران ساڵە باو باپیرانی ئێمە گیانی بۆ دەدەن ئێمەش گیانی بۆ دەدەین دوای ئێمەشنەوەکانیشمان گیانی بۆ دەن لەوە دڵنیابە کاک محەممەد
ئەو وەرزشەی ئێوە ئێمە جەنابەت نەختێک باست کرد ئەوەی کە یەکێتی ئەم وەرزشە لە عێراق بڕێک بربەستی بۆ ئێوە دروست کردو ئایا ئەم بربەستە لە کوردستانیش هەیە ینی بۆ ئەوەی کە بتوانن زیاتر پەرە بەم وەرزشە بدەن ئەم وەرزشە بەس لە پارێزگاکان نەمێنێتەوە بچێتە شار و شارۆچکە و گوندەکانیش خۆ زۆر جاری وایە دەبینی یاریزانێک لە گوندێکی کوێرە گوندێکی دوور هەڵدەکەوێ دێت لەگەڵ جەنابیش دەبێتە ڕکابەر. بەتاکید ناوەڵا لەخوا بە زیاد بێ ئێمە ئەو شەشی هەمانە تەنها ئەندامەکانی ئیتحادیە عێراقین کە ئێمە با زۆر نەچینە ناوردەکاری کێشەکانەوە باسی خۆمان بکەین. ئێمە لێرە هیچ کێشێکمانە سوپاس بخوا ناوەندەکەمان زۆر بەخۆتە. ناوەندی کوردستان لە هەموو شارەکان پاڵەوانێتی دەکە. ئەمجارە لە سلێمانیە بۆ نمونە ئێمە ڕۆژی هەینی پاڵەوانێتی ئەمەیچەر و سیمی پرۆفشناڵمان هەیە بۆ تازە پێگەشتوان و لاوان هەموو فیەکان. وە لە دوای ئەوە لە شارێکی تر ئێمە لە هەموو شارەکان پاڵەوانێتی خۆمان ئەنجام دەدەین و هیچ بربەستێکمان نییە و تەنها ناوەندەکە هاوکاریمان دەکا و هەموو پێداویستەکانمان بۆ دابین دەکا و ئێمەش یاریزانەکان بەرەو پێش دەبین. ئەوە کاری ئێمەیە. سەبارەت بە گوندەکانیش بە تەکید لە هەموو شوێنەکەەوە لە هەموو خاڵێکی کوردستان ئێمە یاریزانمان هەیە. هیچ پاڵەوانێتێکی کوردستان کە چەندێک دژاتیشمان دەکرێت هەتاوەکو ئێستاکانە هیچ پاڵەوانێتێک لە 100 یاریزان کەمتر بەشدار نەبووە کە لە هیچ پاڵەوانێتێک یاریەکانی تر ئەوەن ڕێژێ زۆرە نەبووە. ئێمە وەکو گوتر لە گوندەکانەوە کوڕێکمان هەیە لە هەولێر با ناویشی بێنم ناوی زریان مەولودە خەڵکی تۆپزاوەیە. ئینشاڵڵا ڕۆژێکیش بانگەیشی بەرنامەکەی دەکەیت کاری زانکۆیە هات بەشداری یاریەکەی کرد باوەڕ کە هیچ لە یاریەکەی نەدەزانی گوتی مامۆستا بەشداری بکەم لەو پاڵەوانێتە وتمەرە بەشداری بکە ئیتر یاری یەکەمی بردەوە یاری دووەمیشی بردەوە ئەوە یەکەم بوو پاڵەوانەتی دووەم هاتەر یەکەم و چوار پاڵەوانەتی لە سەرێک لە لای من هاتووە پلەی یەکەمی هێناوە ئینجانەی دەزانین کە دەی بردەوە سەیری من دەگوتم هەموو تەواو برتەوە هەستەرەوە وابزانم وتیان ئەم یاریزانە چۆن وابزانم لە وەرزشەی ئێوە ئەمیش ئەگەر بێم ئەگەر یەک دوو یاریان بدۆڕێنم یەک دوو یاریانیش دەبەمەوە چونکە منیش زۆران بازم لە هوەری ئەوە خۆبەردانەوە و خستنە خوارەوە باس شارەزان باڵێ ئەرێوەڵە کاک محەممەد بین باس لە فاوڵەکان بکەین نەختێک شارەزانەتر ئەو چی فاوڵێک هەیە لە وەرزشی ئێوەدا ئەو تاوجێگای بزانم بە بۆکس نابی لە قورگی بدەی نابی لە چاوی بدەی نابی لە باتووی بدەی یا ئەو کاتێککە کەوتووە چۆن هەڵسوکەوتی لەگەڵ بکەی بۆی کە ئەم کەسانێک ئێستا بینە ڕووبی سەری بەرنامەن بزان کە ئەم وەرزشە وەرزشێک کە کۆنتترۆل کراوە. بەڵێ لە یاساکانی نێودەوڵەتیدا لە یاسای عالم لە خوار 18 ساڵ و لێدانی سەری هەر تێدانە بە هیچ شێوەیەک لێدانی سەری تێدانە تەنها بۆدی تێدا و لەگەڵ لێدانەکانی یعنی جسم لەسەر بە خوارەوە مائیدە و قاچەکان لەوکیک ئەمە لێدانەکانێتی سەری تێدانە و هەروەها بێتەوە لە فیئەی مناڵانی زۆر بچووکە لە زەویدا هیچ لێدانێکی تێدانە بۆ نمونە بە پاوە چەند زەربەیەکی زگی تێدا لەگەڵ قاچە بەڵام کە چوونە زەوی بۆی نییە هەتا بۆکس لە زگو ئەم شوێنانش بدە ئەمە یەکسەر ئەبێتە گراپلینگ ئەبێتە قوفلکردن و گرتن جودیسۆ ئەی پیشەگەر وە لە سەروی ئەوە کەمێک لە تەمەنی چوار پیشەگەر هەموو لێدانێکی تایە ئێستا دێمە سەر پرۆفشنالیست لە سەروی ئەوانەوە سیمی پرۆفشناڵمان هەیە کە درعی قاز بەکاردێن و لێدانەکانی دەموچاوی تێدا ئەنیشک لەگەڵ لێدانی ئەژنۆ لەم حالەتەی ئەم یاریە لە سیمی پرۆفشناڵە عنیواتە پێش پرۆفشنال بوون و پیشەگەریەوە ئەمە فاوڵە بەڵام پیشەگەری بە عامەتەن یاساکانی بۆ نمونە ئەگەر دەست پێ بکەین لە یەکەم فاوڵی ئەوی باسکە لێدان لە قوڕک ئەوە بە تاکید فاوڵە لێدانەکان لە پشتی سەر بە هەموو شوێ هەر پشتی ئینسان بە کاملی فاوڵە هەموو لێدانەکان لە پشت فاوڵە گرتنی فیش هاڵۆین یاواتە قولابی ماسی و قولابی نەهنگ دوو شێوازی فاوڵمان قولابی ماسی کە پەنجەکردن بە قولابە لە لود لە دەم لە چاو لە هەر شوێنێک یان لە شوێنێک کە بریندارە کە قولابی ماسی بەکارێنە بە هەمان شێوە فاوڵە قولابی نەهنگ بە هەمان شێوە بێت هەر چوار پەنجەکە قولابکردن بە دەم و چاو ئەمە شەبێتە قولابی نەهنگ بە هەمان شێوە ئەمەش فاوڵە و هەروە فاوڵەکانی تر لە عەرزدا یاریزان کە سێ خاڵی لەسەر زەوی بوو بۆت نییە بە قاس لێ بدەیت بۆ نمونە هەردوو پای لەگەڵ دەستێکی لە زەویدا یاریزان بۆینی بە قاس لێدا باقی لێدانەکانی ترەوەی ئەیبینی شتێکی ئاساییە و لێدانەکانی ئێڵبۆی مەترسیدار و ستونی و هەموو لێدانەکانی تێدا
لە تیڤیا دەبینین هەندێ یاری هەیە ئازا بە خۆت قوتارکە هەندێ یاری هەیە زیاتر وە شانۆ دەچێ خۆ یاریەکەیەوە شانۆ نییە ئەوانەی کە تیڤین کامیان زۆر شانۆن خەڵکێک یەکجار زۆر بە دەوری خۆی کۆ دەکاتەوە دەبینی لەو ئاسمانێ ڕ خۆی پێدادات بە کورسی لێدەدات چی لێداخە تۆ زەلام کورسێکی لێ بدەیت نانی بابی خۆی ناخواتەوە بەس لەوێ 20 دانەی لێ دەدرێ ئەخەر کورسەکانی ئەوان نەرمە ئەوە فلیمی ئینە WWE زۆرانبازی ئەمریکیە زۆرانبازی ئەمریکی سەرەتاوانە بووە لە کۆندا زۆرانبازی WWE زۆرانبازیەکە ناوی زۆرانبازی ئەمریکیە لە کۆندا پێشتر دوی یعنیاوانی کە زۆر بە هەیکەل بوون لە ئەمریکا ئەمانە زۆرانبازیان دەکرد وەکو چۆن سۆمۆی سین یاریزانە قەڵەوەکان ڕکابەرێک یەک دەکەن زۆرانباز دەکەن ئەوانش بەمان شێوە پیاوە زەبەلاحەکانیان زۆرانبازیان کردووە شەڕی بەڕاستیان کردووە خەڵک ئەوەندە تامەزرۆی بووە ئیتر کابراایکی بازرگانی زۆر زان با بڵین هەستاوە ئیشەکەی کردووە بەم شێوەیە چەند فلیمێکی دروست کردو چەند یاریزانێک دێنێ بە شێوازێکی فیلم پێشتر شتەکان دروست دەکەن خوێنەکان هیچی ڕاستی نیە سناریۆیە زۆر شتێکی یاسێ ئەو تەقلانی کە هەمووی سینناریۆ ئەوە دۆناڵد ترامپێکی لێدانی تێدا نیە دۆناڵد ترامپ سەرۆ کۆماری پێشووی ئەمریکاش ئەویش دەستێکی لێدانی زۆر باشی هەبوو لە ناو ئەوەرچەیە سپاس دەکەم ئەوە پرسیاری هاوکارانم بوو کاکە جەنابەت ئێستا خۆت بۆ چ پاڵەوانی تێک ئامادە دەکەی وەڵای من هەموو کاتێک ئامادەی پاڵەوانی لەبەرەوەی من ئەگەر وەزع باش بێ و خراپ بێ و باران بێ و گەرما بێ و مادی باش بێیان خراپ بێ من ڕۆژانە 2 شەفت بۆ 3 شەفت تەمرینی خۆم دەکەم بەڵام ئیشاڵڵا 8 لە پاڵەوانەتی نێودەوڵەتی CFL تاوکو ئێستا ڕکابەرم نییە ئەگەر ڕکابەرم بۆ دانرێ یاری دەکەم ئیشاڵڵا دەست خۆش بێ غەیرە حیزبی چێ پاڵ پشتتە چێ هاوکاری مادیت دەکا یاوەی کە ئەو بردنەوانە یا دۆڕانەکان هیوادارم هەمیشە بردنەوە بن ئەوەندە داهاتی زۆر هەیە کە چاود لە پشتگیری کەس نەبێت وەڵاهی یاریزان لەو ڕۆ زۆری پێویست پێدی ئەوەی کە زۆر جگە لە کەسی حیزبی هیچ کەسی هاوکاری نەکردوم بەداخەوە بیریاکەی کەسی حیزبی هاوکاریان کردوین بەڵام بیزنسمانەکان بێنە ناو گۆڕەپانی هاوکاریکردنی وەرزشوانان چونکە بەڕاستی ئێمە ئێستاوە پێ بە ئەنجام دەگەین من لەو کۆربەندەی کاک مەسرور کە لە ئێمارات بەشداری کرد کورد دەستکەوتەکانی بە بڕوای من بەقەدەر چەند شۆڕش و چەند خەبات و تێکۆشانەوە ئەوە بە ئێمە شەڕ دەکەین بۆ ئەوەی کە بڵین ئێمە کوردین ئێستا دەبینی لە کۆربەندێکە یا یاریزانێکی وەکو جەنابەت بە ئاڵای کوردستان دەچی ڕکابەری دەکەی ئەوە ینی سەلمان دووتەکە کوردی ئەوە زۆر گرنگە هیوادارم پاڵپشتان بن ئێوە نمونەیەکی جوانی ئەم کوردستانن بۆ وەرزش ئاست و ئاستەنگی وەرزشی کوڕکچانی کورد لە کەرکووک چۆنی دەبینی لە ڕووی ئێمەمەوە بەهێزترین تیمی عێراق لە کەرکووکە بە شێوەی گشتی کە بە شێوەی گشتی بەهێزترین تیم لە کەرکووکە یەکەمە لە هەموو عێراقا هیچ ڕکابەرێکیان نەبووە لە MMA ینی کە دەڵێن کەرکووک زۆران بازیشە کە دەڵێن کەرکووک دڵی کوردستانە بەڕاستی دڵێکی بوێری کوردستانە بەڵێ کەرکووک شەڕە کەرکووک شەڕ ئەواتە کەرکووک بەمانای کەلیمە شەڕ اینجا من یاریزانم هەبووە 20 ڕۆژ یاریم پێگرۆ لە قاعد دوایەوە بردومە بۆ پاڵەوانەتی یەکەم بووە وتیانە کاکە ئەمە تۆ ڕاز ناکەی وتیانە ئەمە 20 ڕۆژ نییە یاریەکە وتم کاکە ئەمە 20 ڕۆژە لای من یاریەکە وتم ئەمە 15 ساڵە لە ناو کەرکووکە لە ناو شەڕایە ئەمە ترس نەماوە لە ژیانە لەبەرەوە هۆکارێکە کەرکووک کەشوەوەکەی وایە مناڵەکانی زۆر ئازان کەواتە ئەگەر بێت و تۆزێ شتێکی فێرکەی ئیتر کاک محەممەد بوێری چاونەترسی دلێری و ئامادەی جەستەیش دەور دەبینێ لە وەرچی ئێوەدا وایە خاڵی یەکەم بوێریە سێرکە مرۆڤ دەتوانانی فێرە هەموو شتێکی بکەی ئەتوانی فێری ئەوی بکەی نەفەسی زیاد بکە لەناو یاریە هیلاک نەبێت ئەتوانی فێری یاری زەوی بکەی ئەتوانی فێری شەڕی بە پاوەی بکەی ئەتوانی هەموو شتێکی فێرکەی تەنها ناتوانانی فێری بوێری بکەی ئەگەر کەسێک بۆ خۆی بوێری نەبێ زۆر زەحمەتە شتێکی ئەستەمە تۆ بتوانی کەسێک لە بیلات
ترسنۆک بێ بەغیرەتی بکەیت. کاک محەممەد دوو پرسیاری کورتم هەیە ئەوەی کە زۆر زۆر دوو پرسیاری کورد ئەو کاتێک کە فیس تو فیس ئەوە نیە چاو لە چاوی ڕکابەر دەکەی بە چاو چی پێ دەڵێی بە کورتی؟ وەڵی من هەر ئەخەر هەندێک شتی ئێستا باسکەم ڕەنگە ببێتە خاڵێکی مەسەلم چۆن بڵێ بەخۆ هەڵدان و خۆ هەڵدانەوە نییە ڕاستیە واقعیەت هەر ئەسڵەن ئەوەی کە دێتە بەرامبەرم وە دەزانم منداڵێک 4 ساڵانە ئەوها دەیبینم بە وەکو شتێکی زۆر ئاسایی دەیبینم قەت ڕکابەرەکەم نەدیوە مەسەن بڵێم لەو یاریزانە دەترسێم یام تەمشای ناو چاویکەم لێ بتسێم باوەڕ کە سەیری دەکەم هەر خۆم تۆزێک ئێستاکانە باشە تۆزێک قشمەیە تۆزە ڕحم سووک بووە ئەجینام بە سەری کە چەڵ و بەڕیشەوە تۆزێک خۆم تۆزێک ترسناک دیارم هەستم بۆ کردو بەرامبەرەکەم کە چەند ترساوە زۆر جار کە سێرم کردووە ترساوە من لێرە سەیری باوەڕ بکە بەرامبەرم هەبووە من لێرە سەیری شاشە دەکەم ترسمی ڕادەگەرم هەبووە ئەوەندە ترساوە لە دوای ئەوەی کە قسەمان کردووە چۆتمە لای هەندێک قسەم لەگەڵیا کردووە بۆی زۆر ترسابوو ئەهوەن بێتەوە تەمشای منی کردووە ترسابوو قسەم لەگەڵیا کردەوە قسەم لەگەڵیا کردووەمە برادری خۆم پێم وتەوە یاری ئەوایە و بە پێکەینەوە بۆی تۆزێک بێتەوە تایم. کاک محەممەد هەر وەختێکی بڕیاردا بێ کەرکک پێشتر بە من بڵێ من لێرە ساحە و مەدان و گۆڕەپانت بۆ چۆل بکەم ئەوە یەک دوو دوایین خەونی خۆت و دوایین خەونی خۆت بۆ وەرزشی کوردستان چییە؟ خەونی خۆم ئیشاڵا دەیکەین ئێمە خەون نابینین ئێمە ڕاستیەکان دەکەین هیچ شتێک بە خەون ناکەین ئێمە ئەوەی لە تواناماندابێ تاوەکو زەمان تێدابێت تاوەکو ئەوی پێمانە هەوڵ دەدەین ئەو مۆرشە لە کوردستان پێش بخەین ئیمڕۆ لەوانەیە شتێک بێت کە خەڵک بە شتێکی لاوەکی سێریکە بەڵام دڵنیا بە تاوەکو 10 ساڵیکە ئەگەر منیش نەتوانم ئەمیشە بکەم ئەتوانم بڵێم من دەستم پێکرد کە مناڵەکانی کوردم فێریان یاریێک لە بەرەوەی زۆرترین پاڵەوانێتی لە کوردستانە من کردوتمەوە زۆرترین هەوڵ و زۆرترین ئەوەی کە زەرمەند بوو بێ لە پاڵەوانتیەکان و مەسرەفی کردبێ و خۆی باجەکەی دابێ من بوومە ئەوەی کە زۆرترین یاری کردووە لەو پاڵەوانەتیانە یاریان کردووە کە من کردومەتەوە بە یەک دوو وشە ئەم شتانە ئەبینن ئەگەر کورد بیری بمینێ بەرنامە ئەم کابرایە دەستی خۆش بێ من ڕەنگە هەتا کۆتایی نەڕۆم بەڵام ڕەنگە بتوانم تا مەرحەلەیەک بی بەمە بیاری باش هاتووی باشیش دەڕۆی لەوە دڵنیام بە دووسێ وشە دوایین ڕۆیات بۆ کوردستان بۆ نیشتمان چییە وەکو کوڕە کوردێک بژی کورد بژی کوردستان دەستت خۆش بێ کاک محەممەد سپاس دەکەم بەرنمەیەکی باش بوو سپاسی ماندووبوون دەکەم سپاسی کاکە هێمندەلۆ و هاوکارانی دەکەم بۆ ڕێکخستنی ئەم بەرنمەیە هەرو جوورەی کە کاک محەممەد باسی کرد دلێرە بوێرە چاونەترسە ئەوە خاڵێکی گرنگە لە ناو ناخی هەموو کوردێکدایە ئێمە ئەوەندە زوڵممان لێکراوە هەر بە دلێری و بە بوێری لەدایک دەبین بژی کورد بژی کوردستان